لا یاری پێشکۆتایی جامی سوپەری کوردستان و لەسەر یاریگەی هەندرێن شێروانە بووە میوانی هەندرێنی خاوەن ماڵ. لانیوە یەکەم یاریەکە لەگەڵ ئەوەی تۆپ زۆربەی کات لە ناوەڕاست یاریگە دەبیندرا، بەڵام هێرشەکان زۆربەی بۆ هەندرێن بوون، هێرشبەران یانەکەش سوودیان لێ وەرنەدەگرت تاوەکو گۆڵ یەکەمی پێتۆمار بکەن. شێروانش پشتی بە بەرگری پتە و هێرشی هەڵگەڕاوە دەبەست. لانیوەی دووەمیاریەکە هەندرێن بە دەستپێکێکی باشتر دەرکەوتەوە و مەترسیشی خستە سەر گۆڵی شێروانە، بەڵام سوودیان لە دەرفەتەکان نەبینی بۆ گۆڕینی ئەنجام. تا لە خولە چێشتاویەک شێروانە لە هێرشێکی هەڵگەڕاوە لە ڕێگای موئەید سەفای یاریزانی لاو و تازە هاتووە نێو یاریگا گۆڵی یەکەم و پێشکەوتنی تۆمار کرد. هەندرێن هەموو هەوڵێکی خۆی لە کاتی ئاسایی و شەش خولەکی کاتی زیادکرا و چڕ کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هەمووی بێسوود بوو. شێروانە بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. ڕاستە ئێمە لە یاریەکە زیاتر بەرگری یاریمانە کرد بە حکمەوەی مستەوای فەریقی خۆم مەزانی ئەوای بەو شوازە یاریم کردایە وەسپاس بەخوا توانیمان بەرگریەکی باش بکەین لە هەجماتی مرتەدە چەند فرسێکمان بۆ هات لە یەکێ لە فرسەکانە توانمان ئیستیغلالی بکەین. بەڕاستی یاریەکە ئەمڕۆ جامی سوپەری کوردستان دەتوان برێم هەر ئەعداد بلەمەوە، یعنی هەم بتۆڵەش بوو یەکێک تۆپی کوردستان کرد یەکەم ساڵە بە هەمومی گەمەکە بەڕاستی ئەمە زۆر لە شێروانە باشتر یاریمان کرد تا کۆتاییش کۆنتترۆلی تۆپمان کرد و بەڵام لە کۆتاییەکان مۆفەق نەبووین. ئەوە بوو لە ئاخیرەکان بە هەزمەتی مرتەدە گۆڵێکمان لێ کرد. تۆ پێ زۆر جاران باش تۆپانە دەکەی نابێەوە، بەڵام زۆر جاران خراپ تۆپان دەکەین گۆڵەشی دەکەی دەبێەوە. بەمەنجامە شێروانە خۆی گەیاندە یاری کۆتایی و ڕۆژی چوارشەمە لەسەر هەمان یاریگا ڕووبەڕووی سیلوانی نوێ دەبێتەوە بۆ دەرکەوتنی یەکەم پاڵەوانی جامی سوپەری کوردستان. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.